پرۆفیسۆر سەلام ناوخۆش کە خەڵکی ئەم شارەیە لەم ماوەیەدا کتێبێکی بە هێزی دەرکردەوە بە ناونیشانی کوردستانی ساسانی و کوردستانی ڕۆمی لە بەرژی یەکەمدا لاپەڕەی 68 دەفەرمێ ڕۆژێک حەزەتی فاتیمە لە باوکی دەپرسێ لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئایا زمانی غەیری عەرەبی هەیە لە دنیادا باوە گیان؟ پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێ بەڵێ کچم زمانی غەیری عەرەبیش زۆرە لە جیهاندا بۆ نمونە زمانی کوردی. دەڵێ باوە گیان جا کوردی چ زمانێکە؟ لەو کاتەدا لە دەرگا دەدرێ فاتیمە دەچێ دەرگاکە بکاتەوە یەکێ لەبەر دەرگای ئینسانێک پێی دەڵێ میمکە مەمەد لە ماڵە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ ئەوە جوبریلە لەسەر شکلی ئینسان هاتۆ بە زمانی کوردی قسە دەکا پێی بڵێ مەمەد لە ماڵە میمکە یعنی دادە مەمەد لە ماڵە ئەها ئێستا زۆر جار بیرم لێ کردوێتەوە باشە بۆ کورد ناوی مەمەندی هەبووە مەمەدی هەبووە حەمەدی هەبووە ئەوە بە کوردی هەر ناوی محەممەدە خوا سەلەم ها مەمەندەکانی ئێمە مەمەدەکانمان حەمەدەکانمان هەر ئەسڵەکەی محەممەدە فەمووی بڵێ مەمەد لە ماڵە ئەم بەسەرهاتە لە چەندین کتێبە هەیە. عوفی کوڕی مالکی ئەشجەعیە فەرمێ چۆیە مزگەوتەوە لە دیمەشق لە حمص سەیری کرد وتی ئەمە کێیە ئەم پیاوە لە مزگەوتە خەڵک بە دەوریەوەیەتی وتیانەوە کەعبە و سەحابەیە ئەوە چیرۆکیان بۆ گێڕێتەوە کەعبی الله ئەعلەم کەعبی ئەحبارە سەحابە نییە لە دەوریا کۆبوونەتەوە و چیرۆک بۆ خەڵکە خوێنێتەوە وتی ئەی باشە ئەوە گوێی لە پێغەمبەر نەبووە صلی الله عليه وسلم فەرموویەتی لا يقص على الناس کەس بۆی نییە خەریک چیرۆک گێڕانەوە بێ ئیش و کاری ببێتە چیرۆک گێڕانەوە قسە یعنی چیرۆک إلا أمير أو مأمور أو مراء یان ئەمیرە کار بەدەستە بۆ خەڵکی باسەکە عیبرەتێکە یان مەأمورە کار بەدەست فەرمانی پێ کردووە چیرۆک بۆ خەڵک بگێڕێتەوە یان مڕائی یان ئینسانێکی ڕیابازە ئەوێ بۆ چیرۆکە خەڵک ڕاکێشێ. زۆرمان هەیە خوا زۆریان نەکا مسڵمانان لەوەی چیرۆکی ڕاست نەماوە دەستیان داوەتە چیرۆکی درۆ چیرۆکی درۆژ نەماوە باسی ئیتر هەرچی چیرۆکێ بەس ڕاکێشانی سەرنجی خەڵک نەک فێرکردنی دینی خوای گەورە لای خەڵک بە دینەکەیان دنیا و ڕەزامەندی خەڵکەکڕن باسی شەریکەی BM و باسی لاعبی نازانم کێ و باسی شەریکەی ئەپڵ و لەوتارە باسی هیچ ئەوانەی لێ بڕاوە ئەنجا باسی مەیمونەکەی تەڕەزان و باسی نازانم چی و ئەمە چییە وەڵڵا ئاوا مهمە و ئاوا مهمە بۆ خەڵکی باسەکە خەڵکیشەڵە بەخوا لەواتێ زۆر خۆش بێ بەڕاستی ئەمە تەواوە خەڵکی نازانێ ئەو چیرۆ گێڕانەوەیە زۆر زار مسڵمانان مەبەست تێیدا سەرنجڕاکێشانە یاخود پێیان عیب نییە بۆ سەرنجڕاکێشانی خەڵکی ئەڵێ پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ کچەکەی باس کردووە کچەکەم کورد هەیە و قەومێکی وایە و بەڵێ وتوێتی لەو کاتەیە جوبراییل لە قاپیداوە وتوێتی پێغەمبەری خوا فاتیمە چووە لە دەرگایت کردووەتە وتوێتی میمکە مەمەد لە ماڵە هاتۆتە وتوێتی باوەوە پیاوێک لە دەرگایە ئەڵێ میمکە مەمەد لە ماڵە وتوێتی کچم ئەوە زمانی کوردیە درۆی شاخدار درۆی گاڵتەکردن و ئیستێهزاکردن بە عەقڵی خەڵک پێغەمبەر صلی الله عليه وسلم لەکوێ بە کوردی قسەی کردووە لەکوێ جوبریل هاتووە ئەم درۆیانە لەکوێیە هەیە بەس با بزانم کتێبێک شوێنێک پەنایەک بۆ وای لێبێ دووس بێ خەڵک دین لەلای سووک بێ ئەمەنە درۆ بکرێ بەناو دینەوە بۆی سەرنجی خەڵکی ڕابکێشرێ بۆ بە دینەکەی خۆت دنیا و مەنزیلە لەلای خەڵکی بکڕین. مسلمانان ئاگدار بن ئەم جۆرە لە دینداری ئەمە دینداری ڕاست نییە ئەمە لەو سنفانە بن الله ئەعلەم خوای گەورەش باشتر ئەزانێ ئەبێ ئاگداری خۆمان بین و کەسانی شارەزان نەکەوین ئەو خاڵەوەکەوە بکەوین بەس مەبەسمان خەڵک بێ و خەڵک پێمان بڵێ قاری و قورئان خوێن پێش هەموو کەس دۆزەخی پێخۆشەکرێ ئەو کەسەی بۆ سیفەتە بێ.